هەڵوێستەیەک لەسەر تەمەن. عمر و ژیانی ئینسان دەستمایەی ئینسانە لەو دنیایەدا. هەر کەسێکیش لە دەستمایەدا زەرەر بکات ئەو کاتە قازانجەکەشی دەڕوات و دەستمایەکەشی دەڕوات و لە کۆتاییدا دەستخەڕۆ و زیانمەند دەبێ، خوا پەنامەندات. حەسەنی بەسڕی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێت: ئەینەوەی ئادەم، ئەی ئینسان، بزانە کە ژیانی تۆ، تەمەن و عمری تۆ چەند ڕۆژێکی دیاری کراوە. هەر ڕۆژێک کە لە تەمەنت دەڕوات بەشێک لە ژیانت و بەشێک لە تەمەنت کەم دەکات. و بگرە هەر بەشێک کە لە ڕۆژت دەڕوا، هەر سەعاتێک کە لە تەمەنت دەڕوات ئەوە بزانە بەشێک لە تەمەنت کەم دەکات. ئەنجا هەر ڕۆژێک کە ڕۆژ هەڵدێت و ڕۆژ دەبێتەوە ئەو ڕۆژەیە بە زمانی حاڵ بە ئینسان دەڵێت و بە ئێمە دەڵێت، پێمان دەڵێ: ئەی ئینسان، من ڕۆژێکی تازەمە و دروستکراوێکی تازەم لە ژیانی تۆدا و لەسەر کار و کردەوەکانت شاهیدم لە ڕۆژی قیامەتدا. کەواتە ئەو ڕۆژە بە زمانی حاڵ پێمان دەڵێ من بەدەستکەوت و غەنیمەت بزانە، ئەعمال و کار و کردەوەی ساڵح بکە لەو ڕۆژەیەدا، چونکە ئەو ڕۆژەیە لە ڕۆژی قیامەتدا شاهیدی لەسەر ئینسان دەدات. چونکە ئەو ڕۆژە پێمان دەڵێ بە زمانی حاڵ: من کە ڕۆیشتم ئەو ڕۆژە کە ئاوا بوو تازە تا ڕۆژی قیامەت نامبینیەوە. هەر ڕۆژێک لە ژیان و تەمەنی ئێمە ڕۆیشت تازە ئێمە نایبینینەوە تاوەکو ڕۆژی قیامەت. کەواتە ئەو ڕۆژەیە ئینسان دەبێ بە دەرفەتی بزانێ و هەروەها بە غەنیمەت و دەستکەوتی بزانێ و کار و کردەوەی چاکی تێدا بکات. عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێت: وەڵڵاهی هێندەی هیچ شتێک لە تەمەن و ژیان و ڕۆژێکم پەشیمان نیم وەکو ئەو ڕۆژەیەی کە لە تەمەنم ڕۆیشتووە و کەمی کردووە، بەڵام ئەمن هیچ کار و کردەوەیەکی چاکەم تێدا نەکرد بێت ئەو ڕۆژەیە پەشیمانم. بەگرە بەقەد هیچ شتێک لەوە پەشیمان نیم بەقەد ئەو ڕۆژەی کە ڕۆژەکە ڕۆیشتووە، بەڵام هیچ کار و کردەوەیەکی چاکەم تێدا نەکردووە. ئیمامی ئەوزاعی دەفەرمێت: هیچ سەعاتێک نییە لە ژیانی ئینسان، هیچ کاتێک نییە، هیچ دەقەیەکیش نییە لە ژیانی ئینسان ئیلا لە ڕۆژی قیامەتدا ڕوبەڕووی ئینسان دەکرێتەوە و لێی دەپرسرێتەوە. واتە هەر سەعاتێک، هەر ڕۆژێک لە ژیانی ئێمە دەڕوات لە ڕۆژی قیامەتدا پرسیارمان لێ دەکرێت لەسەر ئەو سەعاتەیە کە لە چیماندا سەرف کردووە. ئەنجا دەفەرمێت: ئەگەر ئینسان سەعاتێکی بڕوات، کاتێکی کەمی لە ژیانی بڕوات، بەڵام زیکر و یادی خوای گەورەی تێدا نەکرد بێت، کارێکی باشی تێدا نەکرد بێت، ئیلا لە ڕۆژی قیامەتدا لێی پەشیمانە و ئاخ و حەسرەت و ناڵی بۆ هەڵدەکێشێت. ئەدی ئەو کەسانەی کە چەند ساڵ لە تەمەنیان بە فیڕۆ داوە، ئەو کەسانەی کە بە چەند سەعات و چەند ڕۆژ لە ژیانیان دەڕوا و قەدری نازانن، دەی لە ڕۆژی قیامەتدا ئینسان پەشیمان دەبێتەوە. بۆیە خوای گەورە دەفەرمێ: وەئەنذیرهم یەومە الحەسرە، ئاگاداریان بکەوە و بیان ترسێنە ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕۆژی پەشیمانی و حەسرەت هەڵکێشان. ئینسانی موسڵمان حەسرەت و داغ هەڵدەکێشێ، دەڵێ کار و کردەوەی چاکم زۆر نەکردووە. ئینسانی بێباوەڕیش داغ هەڵدەکێشێ، دەڵێ ئای ئیمانم نەهێنا و بڕوام نەهێنا بە پەروەردگاری خۆم. بۆیە خوای گەورە دەفەرمێ: فەمەن یەعمەل مثقال ذەڕەة خەیڕا یەرەه ومەن یەعمەل مثقال ذەڕەة شەڕا یەرە. ئینسان بە ئەندازەی یەک مسقالە زەڕە لە چاکە و لە خراپە بیکات لەو دنیایەدا، لە ڕۆژی قیامەتدا کە دەیکەی لە دنیادا، لە قیامەتدا دەیبینیەوە جا لە چاکە و لە خراپە. ئەنجا خوای گەورە دەفەرمێ: فەوەڕەبیکە لەنەسئەلەنەهم ئەجمەعین. سوێن بە پەروەردگاری تۆ ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، پرسیار لە هەر هەمویان دەکەین عەمما کانوا یعملون، لەوەی کە لەو دنیادا دەیکەن پرسیاریان لێ دەکەین و لە هەر هەمویان دەپرسینەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا گرنگی ژیان و تەمەنمان بۆ ڕوون دەکاتەوە کە ئینسان لە بەرامبەریدا بەرپرسیارە. دەفەرمێ: لا تزول قدم عبد يوم القيامة. ئینسان، هەموو ئینسانێک لە ڕۆژی قیامەتدا ڕوبەڕووی ئەو چەند پرسیارە دەبێتەوە کە چوار
پرسیاری سەرەکیە یاخود لە ڕوایەتێکی دیکەدا 5 پرسیاریش هاتووە. یەکەمیان دەفەرمی حتى يسأل عن عمره فيما أفناه. ئینسان لە دەشتی مەحشەر و لە ڕۆژی قیامەتدا ڕوبەڕووی ئەو پرسیارە دەبێتەوە و پێی دەگوترێت ئەو تەمەن و عومر و ژیانەی کە پێت درا لە چیتدا سەرف کرد. وعن علمه ما فعل به. و لە ئینسان دەپرسرێتەوە ئەو زانست و زانیاریەی کە هەتبوو، ئەوەی کە دەتزانی حەڵاڵ و حەرام چییە و خراپە و چاکە چییە، بە ئەندازەی زانست و زانیاری کە هاتە لەو دنیادا لە قیامەتدا لێت دەپرسرێتەوە و لە بەرامبەریدا بەرپرسیاری. سێمیان دەفەرمێ وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه. لە ماڵ و سامان پرسیارت لێ دەکرێت، بزانە ماڵ و سامان دوو پرسیاری لەسەرە. یەکەمیان پێت دەڵێن ئەو ماڵ و سامانت چۆن پەیدا کرد و چۆن دەستت خست. دووهەمیان پێت دەڵێن ئەو ماڵ و سامانەی کە دەستت خست ئەنجا لە چیدا سەرفت کرد و خەرجت کرد. چوارەمیان دەفەرمێ وعن جسمه فيما أبلاه. لێت دەپرسرێتەوە ئەو تەندروستیەی کە پێت درا، ئەو لاشەیە و جەستەیەت لە چیدا سەرف کرد، ئەو ئەندامانت لە چیدا بەکارهێنا، لە ئەعمالی ساڵح و کردەوەی باش یاخود خواپەنەماندا لە خراپە بەکارت هێنا ئەو ئەندامانە و ئەو سیحەت و تەندروستی کە پێت درا. لە ڕوایەتێکی دیکەدا هاتووە کە لە تەمەنی گەنجیەتیش بە تایبەت پرسیار دەکرێت ئەو گەنجیەتیەت لە چدا سەرف کرد، لە کار و کردەوەی باش و لە ئەعمالی ساڵح و لە عیبادەت و لە عیلم و زانستی شەرعیدا بەکارت هێنا یاخود لە بێ ئاگاییدا خواپەنەماندا وەکو زۆر کەس دەبینین ئەوڕۆ تەمەنی گەنجیەتی لە بێ ئاگاییدا بەسەر دەبات. کەواتە ئینسان بەرپرسیارە لە بەرامبەر هەر سەعات و دەقێک کە لە ژیانیدا دەڕوا لە ڕۆژی قیامەتدا لی دەپرسرێتەوە. گوتراوە کات وەکو زێڕ وایە، ئەگەر ئینسان دەستی پێی نەگات دەڕوات و لەلات نامێنێت. ئیبن القەییمیش جوانی فەرمووە دەفەرمێت ئەو کەسەی کە عومر و ژیانی بەزایە بڕوات، کاتی بڕوات سوودی لێ نەبینێت، لی بەهرەمەند نەبێت، ئەوە لە مردن زۆر گەورەترە. چونکە ئینسان کە بمرێت ئەوەیە کە دنیا بەجێ دێڵێت و ماڵ و منداڵ و هەروەها جیران و دراوسێ و هاوڕێیەکانی بەجێ دێڵێت. بەڵام ئینسان کە تەمەن و عمری ڕۆیشت و ئیستیفادەی لێ نەکرد ئەو کاتەی خەسارەتمەندی دنیا و قیامەت دەبێت. دنیاشت دەڕوا لای خوای پەروەردگاریشت دەڕوات خوا پەنامەندات. کەواتە بەزایادانی کات و وەقت لە شتی بێسووددا لە مردن زۆر گەورەترە. بۆیە دەڵێن با لە سەری ساڵدا بە خۆماندا بچینەوە، ئەگەر ئینسان لە ساڵی ڕابردوودا گوناه و تاوان و کەم و کوڕیەیەکی هەبێت با نێڵین ئەو ساڵە تازەمان بە گوناه و تاوان پیس بێت و هەروەها خرابێت خوا پەنامەندات. دکتۆر یوسف قەرزاوی قسەیەکی زۆر جوان دەکات، دەڵێت عمر و تەمەنی ئینسان بە ساڵ و مانگ و ڕۆژ نییە. عمر و ژیانی حەقیقی ئینسان بریتیە لەو ڕەسیدەی کە ئینسان لە لای خوای پەروەردگار هەیەتی، بریتیە لەو مەکانەتەی کە ئینسان لە لای خوای پەروەردگار بەدەستی دێنێت. بەهۆی چیەوە؟ بەهۆی کار و کردەوەی باشەوە و بەهۆی کردەوەی خەیر و چاکە، بەهۆی ئەعمالی ساڵح. ڕەسیدی ئینسان بەوەیە ئایا ئینسان لە لای خوای پەروەردگار مەکانەتی چۆنە. بەوە نییە ئینسان چەند ساڵ بژێت، بەوە نییە ئینسان تەمەنی زۆر بەیان کەم بێت، بەڵکو ئەوە گرنگە کە ئینسان ڕەسیدی لە لای خوای پەروەردگار چەندە. زۆر کەس دەبینین تەمەنی زۆرە بەڵام ڕەسیدی لە لای خوای پەروەردگار سفرە. زۆر گەنجیش دەبینین تەمەنی گەنج و کەمە بەڵام دەفتەری ئەعمالی پڕە لە کردەوەی باش و لە ئەعمالی ساڵح و لە ئەعمالی خەیر، لە دیفاعکردن لە ئیسلام، لە بڵاوکردنەوەی دینی ئیسلام، لە دەعوە و بانگەواز لە پێناوی خوای پەروەردگاردا. کەواتە ئەی ئینسان تەماشای عمر و ژیانی خۆت کە، تەماشای دەفتەر و ئەعمالی خۆت کە بەر لەوەی کە قیامەت دابێت و بۆت تەماشاکەن، بزانە چ شتێکت لە لای خوای پەروەردگار تۆمار کردووە، بزانە ڕەسید و باڵانسەکەت لە لای خوای پەروەردگار چۆنە. چونکە ئینسان هەیە تەمەنی زۆر کەمە بەڵام ڕەسید و باڵانسی دەفتەری ئەعمالی کردەوە باشەکانی گەلێک زۆرە. سەعدی کوڕی موعاز یەکێک لە هاوڵانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کاتێک کە مسلمان بوو تەمەنی 30 ساڵ بوو. سەرنجدەن ئەی بەڕێزان مسلمانان با سەرنج دەین ئەو هاوڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە مسلمان دەبێت تەمەنی 30 ساڵە، کاتێکیش کە وەفات دەکات تەمەنی 36 ساڵە.
تەنها بە 6 ساڵی موسڵمانەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت اهتز عرش الرحمن لموت سعد بن معاذ عرشی خوای پەروەردگار لە خۆشیدا لەرزی لە کاتێکدا کە سعدی کوڕی معاذ وەفاتی کرد بە 6 ساڵی تەمەنی موسڵمانەتی برام بەوە نییە ئینسان تەمەنی زۆرە یاخود کەمە بەڵکو بەڕەسید و ئەعمالی صالحە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هذا الذي تحرك له العرش عرشی خوای پەروەردگار لە خۆشی و پێشوازی سەعددا لەرزی لە کاتێکدا کە دەمرێت و وەفات دەکات وفتحت له أبواب السماء دەرگاکانی ئاسمان لە خۆشی پێشوازی سەعددا هەمویان کرانەوە بۆ پێشوازی ئەو هەوڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجا فەرمووی وشهده 70,000 من الملائكة 7,000 مەلائیکەتیش بەشداری ناشتنی تەرمی ئەو هەوڵەی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم ئەوە تەمەنی پڕخێر و بەرەکەتە لە 6 ساڵی موسڵمانەتیدا و بە 6 ساڵ ئەو مەکانەتە و ڕەسیدە بەرزەی لە لای خوای پەروەردگار بەدەست هێنا برام دەی با ئێمەش تەماشاکەین بزانین ڕەسیدمان لە لای خوای پەروەردگار چەندە و دەفتەری ئەعمالمان چۆنە چونکە ژیانیشت کەم بێت تەمەنیشت کەم بێت بەڵام باڵانسەکەت بەرز بێت ئەعمالی ساڵحت زۆر بێت مەکانەتت لە لای خوای پەروەردگار ئاوا زۆر دەبێت ئینسانی وا هەیە لە دوای مردنیشی چرای نەفعی کۆتایی نایێت بشری کوڕی حارث دەفەرمێت ئینسانی وا هەیە مردووە بەڵام لە کاتێکدا کە باسی دەکەی دڵی ئینسانی پێ زیندوو دەبێتەوە هێندە ئینسانێکی باشە ئینسانی واش هەیە زیندووە بەڵام کە دەیبینی دڵت دەمرێت خوا پەناماندا لەو جۆرە کەسانە نەبین ئینسانی وا هەیە زیندووە بەڵام کە دەیبینی دڵت دەمرێت چرای ئیمان لە دڵتدا دەکوژێنێتەوە لە ئەعمالی ساڵحەت دوور دەخاتەوە بەڵام ئینسانی وا هەیە مردووە بەس کە باسی دەکەی دڵ پێی زیندوو دەبێتەوە هێندە ئینسانێکی ئیمانی و باش و ڕێک و پێکە خۆی گەورە بمان گەڕێ لەو جۆرە کەسانە بە ئیبراهیمی کوڕی ئەدهەمیان گوت بەچی توانیت ئەو زوهد و دنیا بەکەم گرتنە بەدەست بینی لە دنیادا فەرمووی بە 3 شت دنیا بەکەم گرتن و زوهدم بەدەست هێنا لە دنیادا فەرموویان بەچی ئەو سەیانە کامانن فەرمووی یەکەمیان تەماشام کرد قەبر زۆر تەنگ و تار و ناخۆشە هیچ کەسێکیش نییە یارمەتی دەدات بۆیە کە تەماشام کرد ئەگەر دنیا بەکەم نەگرم ناتوانم لەو قەبرەیە ڕزگارم بێت دووهەمیان فەرمووی تەماشام کرد و بینیم ڕێگایەکەم زۆر دوورە زاد و زەخیرەشم زۆر کەمە ئەگەر دنیا بەکەم نەگرم ناتوانم زاد و زەخیرە بەدەست بێنم سێهەمینیان فەرمووی کە تەماشام کرد لە ڕۆژی قیامەتێدا پەروەردگاری ئاسمان و زەوی حکم دەکات هیچ کەسێکیش نییە دیفاعت لێ بکات و بەهاناتەوە بێت ئەگەر خۆت باش نەبی و کردەوەی باشت نەبێت دەی هیچ کەسێک بەرام دیفاعی پێ لێ ناکرێ بۆیە بەهۆکاری ئەو سێشتە توانیم کە دنیا بەکەم گرتن لەو دنیادا بەدەست بێنم و زوهد بەدەست بێنم لوقمانی حەکیم دەفەرمێ کە ئامۆژگاری کوڕەکەی دەکات پێی دەڵێ ئەی کوڕم هەر ڕۆژێک کە لە تەمەن و ژیانت دەڕوات بزانە پشت لە دنیا دەکەی و ڕوو لە قیامەت دەکەی بەرەو مردن دەڕۆی بەڵام ئینسانی وا هەیە هەر ڕۆژێک کە لە تەمەنی دەڕوا و تەمەنی زۆرتر دەبێت خوا پەناماندات جاری وا هەیە تەموحی زیاتر دەبێت و هەروەها خراپتر دەبێت کەواتە ئەوە دەرسێکە هەر ڕۆژێک لە ژیانمان دەڕوات بەرەو قیامەت و مردن دەڕۆین و هەروەها لە دنیا دوور دەکەوینەوە کەواتە ئینسان دەبێ هەوڵدات زوهد و دنیا بەکەم گرتن لەو دنیادا پەیدا بکات و هەروەها بەدەستەوە بگرێت فوضەیلی کوڕی عیاز ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت بە پیاوێکی گوت تەمەنت چەندە گوتی تەمەنم 6 ساڵە گوتی جا تۆ 6 ساڵە بەرەو خوای پەروەردگار دەڕۆی بەرەو مردن و قیامەت دەڕۆی ئێستا گومانت هەیە کە بە خوای پەروەردگار دەگەیەوە پیاوەکە گوتی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون فوضەیلی کوڕی عیاز پێی گوت جا دەزانی ئەوە معنای چییە ئەو ئایەتە گوتی بەڵێ ئەوە معنای ئەوەیە ئینسان بەندەی خوای پەروەردگارە و دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار گوتی دەی کەواتە هەر کەسێک بزانێ دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار دەزانێت کە لە بەردەم پەروەردگار دەوەستێندرێت هەر کەسێکیش بزانێت لە بەردەمی پەروەردگار دەوەستێندرێت
دەزانێت کە پرسیاری لێ دەکرێت و بەرپرسیارە لە بەردەم ئەو ژیانەی کە تێیدایە لە بەرامبەر ئەو تەمەنەی کە هەیەی. دەی هەر کەسێکیش بزانێ پرسیاری لێ بکرێت ئەگەر یەقینی هەبێ پرسیاری لێ دەکرێت خۆی ئامادە دەکات بۆ ئەو پرسیارەنە وەڵام پەیدا دەکات. ئەنجا پیاوەکە دەستی بەگریان کرد و گوتی ئەی فوزەیل کەواتە چارەسەر چییە و چی بکەم؟ 6 ساڵ لە تەمەنم ڕۆیشتووە ڕەنگە وەکو پێویست ئیسیفادەم لێ نەکرد بێت، ڕەنگە ئەعمالی ساڵحم زۆر تێیدا نەکرد بێت، وەکو زۆرێکمان کە تەمەنمان دەڕوات و لێی بێ ئاگاین. بۆیە فەضەیلی کوڕی عیاز پێی دەڵێت ئەو تەمەن و ژیانەی کە ماوتە هەوڵ دە تەقوادار بی، خوای پەروەردگاریش لێت خۆش دەبێت لەو تەمەن و ژیانەی کە ڕۆیشتووە. کەواتە ئینسان بە خۆت داوەرەوە لەو تەمەن و ژیانەی کە ماوتە هەوڵ دە ئیمان و تەقوایەکی باش وەدەستبێنی بۆ ئەوەی قەرەبووی ئەوەی بکەیەوە کە لە دەستت چووە و هەروەها ئینسان وەکو پێویست سوودی لێ نەبینیوە. وەریان بین پێش مردن لە خەوی بێ ئاگایی و خەبەر بین. یەحیای کوڕی معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت دەفەرمێ ئەدونیا خەمر و شەیطان، دنیا ئەگەر ئینسان تێیدا ڕێگای ڕاست نەگرێت وەکو عەرەق و مەشروبی شەیطان وایە. چۆن ئەو عەرەقە ئینسان سەرخۆش و بێهۆش دەکات، ئەو دنیایەش عەرەقی شەیطانە. هەر کەسێک بیخواتەوە بە حەرامی پێی سەرخۆش و بێ ئاگا دەبێت، خوا پەنامەندات. جا دەفەرمێ ئەو کاتەوە خۆ نایەتەوە و بەری نادات و هۆش خۆی نایەتەوە و بە ئاگا نایەتەوە هەتا وەکو دەمرێت. ئەو کاتەژ نادیمەن مع الخاسرین، بەخوا ئینسان پەشیمانە و هەروەها زیانمەندە. بەر لەوەی کە مردنت بەسەر بێ ئەی ئینسان لەو تەمەنەتدا بەهۆش خۆت وەرەوە و بە ئاگا وەرەوە، چونکە دنیا وەکو عەرەقێک وایە کە ئینسان بیخواتەوە و سەرخۆش بێت تا مردن نازانی ئینسان چی کردووە و هەروەها چی چاندووە، نازانێ کە ئینسان دەبێت چۆن خۆی ئامادەکا بۆ ئەو ڕۆژەی بۆ ئەو قیامەتەی بۆ بەردەم پەروەردگاری کە بەرپرسیارە لە یەکەیەکە دەقە و سەعاتی ئەو ژیانەی کە ئینسان تێیدایەتی. بۆیە جێی خۆیەتی بڵێن ئەو کەسەی کە لە ساڵی ڕابردوودا تاوان و گوناهت کردووە، ئەو کەسەی کە لە ساڵی ڕابردوودا کەم و کوڕیەکت هەبووە و گوناه و تاوان و خراپەیەکت هەبووە، ئەو کەسەی کە لە ساڵی ڕابردوودا حەرامێکت خواردووە و تووشی حەرامێک بووی، ئەو کەسەی کە تەمەن و ژیانت ڕۆیشتووە وەکو پێویست ئەعمالی ساڵحت نەکردووە و تێیدا سودمەند نەبووی. پێش ئەوەی کە بچینەوە بۆ لای خوای پەروەردگار با هەوڵ دەین ئەو ساڵە تازەمان وەرچەرخانێک لە خۆماندا بکەین و هەروەها ئەو ساڵەمان خراپ نەکەین، لەو ڕۆوە پەیمان بدەین کە دەبێ ئەو ساڵەمان جیاواز بێ لەگەڵ ساڵەکانی دیکە. هەوڵ دەین کە ئەو ژیانەمان لە هەموو ڕوویەکەوە لە ڕۆژانی پێشترمان جیاواز بێت. با هەوڵ دەین ڕووی دەرمان بکەینە قاپی پەروەردگارمان پێش ئەوەی بچینەوە لای خودای پەروەردگار. خوای گەورە بانگمان دەکات، خوای گەورە پەیامێکمان پێ دەڵێت کە پەیامی لێ خۆش بوونە، با ئێمەش ڕووی دڵمان بکەینە خودای پەروەردگار. هەر کەسێک ڕوو نەکاتە خوای گەورە، خوای پەروەردگاریش بە زۆر نایهێنێ ڕووی پێ بکاتە کردەوەی باش و ئەعمالی ساڵح. برام لە فەرمایشتێکی قودسیدا پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم، خوای پەروەردگار دەفەرمێت یا ابن آدم إنك ما دعوتني ورجوتني، ئەی بەنی ئادەم مادام ئەتۆ ئومێدت بە من هەبێ و داوا بکەی و داوای لێبردون و لێخۆشبوونم لێ بکەی، غەفەرت لەکە عەلا ما کانە فیکە وەلا ئوبالی، دەی ئەمن لێت خۆش دەبم لە هەموو ئەوەی کە هەتە و ئەوەی کە کردوتە، گوێ بەوە نادەم کە کردوتە، حیسابی بۆ ناکەم و لێت خۆش دەبم مادام داوا بکەی و مادام ئومێدت بە من هەبێت. ئەنجا دەفەرمێ یا ابن آدم لەو بەلەغەت ذنوبك عنان السەماء، ئەینەوەی ئادەم ئەی ئینسان ئەگەر بێت و گوناه و تاوانەکانت بگەنە ئاسمان بگەنە هەورەکان تا چاو حکم دەکا هێندە گوناه و تاوانت هەبێت، بەڵام ثم استغفرتنی پاشان داوای لێبردن و لێخۆشبوون لە من کەی، ئەوە خوای گەورە دەفەرمێ غەفەرت لەکە وەلا ئوبالی، دەی لێت خۆش دەبم لە هەموو تاوان و گوناهەکانت مادام ڕوو بکەیە خوای پەروەردگار و داوای لێبردن لە خودای پەروەردگاری خۆت بکەی. تا ئەی ئینسان بەر لەوەی کە بچیەوە لای خوای پەروەردگار داوای لێبردن لە خوای پەروەردگار بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار،
ئەگەر ئینسان لە ڕابردوودا گوناه و تاوان و کەم و کوڕی هەبووە با هەوڵ دەین لەو ڕۆوە تەوبەی لێ بکەین و ڕوو بکەین خوای پەروەردگار با هەوڵ دەین ئەو ساڵە و ئەو ڕۆژانەمان بە گوناه و تاوان خراپ نەکەین و پیسیان نەکەین با ئەوەی کە هەمانە لە دەفتەری ئەعمالدا لە خراپە هەوڵ دەین ڕەشی کەینەوە و هەروەها کار و کردەوەی چاک و ئەعمالی ساڵحەی لێ زیادکەین. شاعیرێکی جوانی فەرمووە کە دەفەرمێت طوبى لمن إذا ماتت معه ذنوبه ئای خۆشی بۆ ئەو کەسەی کاتێک کە دەمرێت گوناه و تاوانەکانیشی لەگەڵی دەڕۆن و نامێنن بەر لەوەی کە بمرێ کۆتایی بە گوناه و تاوانەکانی دێنێت. بەڵام والويل الطويل لمن يموت وتبقى ذنوبه ئای هاوار بۆ ئەو کەسەی کە دەمرێت و گوناهەکانیشی هێشتا هەرماون و هەر بەردەوامن لە دوای خۆی لە جیاتی ئەوەی چاکە بەجێ بێڵێت خراپەیەک بەجێ دێڵێت خوا پەناماندات. هاوار بۆ ئەو کەسە برام با هەوڵ دەین لەو جۆرە کەسانە نەبین. ئایا هیچ کەسێکی عەقڵ بە چەند ڕۆژێکی دنیا بە چەند ساڵ و مانگێکی دنیا بە کاتێکی دیاری کرا و بە کاتێکی فانی بە دنیایە کە دەڕوا و نامێنێت ئایا هیچ عەقڵێک ئەوە دەکات کە خۆی تووشی سزایەکی قیامەتی هەتایی و چەند ساڵە بکات کە چەند ناخۆش و ناڕەحەتە؟ ئایا هیچ کەسێکی عەقڵ خۆی خەجاڵەت دەکات لە بەردەمی خوای پەروەردگاری بۆ ژیانێکی کەم مەتاع قەلیل بەرام ژیانێکی زۆر کەمە ئەو دنیایە؟ ئایا هیچ عەقڵێک خۆی شەرمەزاری ئەو ڕۆژەی دەکات کە هەتاییە؟ بێگومان نەخەیر. بۆیە خوای پەروەردگار جوانی فەرمووە کە دەفەرمێت فإذا جاءت الطامة الكبرى ئەگەر کارەساتە گەورەکە هات ئەگەر ڕووداوە گەورەکە ڕوویدا کە قیامەتە ئەو کاتەیە یومە يتذكر الإنسان ما سعى ئەو جابیر دەکاتەوە ئینسان ئای چیم کردووە چیم بۆ خۆم کردووە ئای لە ژیانمدا چیم کرد و سوودم لە ژیانم نەبینی ئای تەمەنی گەنجێتیم ڕۆیشت و ژیانم نەما يوم يتذكر الإنسان ما سعى ئەو ڕۆژە بران بیر دەکەیەوە ئای چ تۆیەکی چاندووە چه خراپەیەکی کردووە ئەو ڕۆژە ئینسان بیر دەکاتەوە پێش ئەوەی کە ئەو ڕۆژە بێ با ئینسان لە دنیادا هەوڵ دەین بیر بکەینەوە. ئەنجا وبرزت الجحيم لمن يرى دۆزەخ خوا پەنامان دێت نیشانی هەموو ئینسانێک و هەموو خەڵکێک دەدرێت لەو ڕۆژەیەدا و ئینسان دەیبینێت. جا فأما من طغى هەر کەسێک لەو دنیایەیدا زێدەڕەوی بکات لە سنووری شەرع بچێتە دەرەوە لە هەر ڕوویەکەوە ئەوە خوای گەورە دەفەرمێ وآثر الحياة الدنيا دنیا هەڵبژێرێ بەسەر قیامەتدا ئەو کاتە فإن الجحيم هي المأوى خوا پەنامەندە خوای گەورە دەفەرمێ ئەوە بەڕاستی دۆزەخ شوێنی هەتایی و مانەوەیەتی خوای گەورە پەنامەندات. بەڵام وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى بەڵام هەر کەسێک لە پەروەردگاری بترسێت خۆی ئامادەکا بۆ دیداری پەروەردگاری جڵە و گیری لە نەفسی خۆی بکە ئەوەی کە نەفس پێی دەڵێ لە خراپە و خراپەکاری نەیکات ئەوە خوای گەورە دەفەرمێ فإن الجنة هي المأوى ئەو کەسە بەهەشتی پڕناز و نیعمەتی خوای پەروەردگار جێگەیمانەوەیەتی بە هەتایی تێدا دەمێنێتەوە. خۆشی بۆ ئەو کەسەی کە تەمەنی دەکاتە هۆکاری ئاوەدانکردنەوەی قیامەت خۆشی بۆ ئەو کەسەی کە تەمەن و ژیانی بە فیڕۆ نادات دەفتەری ئەعمالی پڕ دەکا لە کاری باش بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتدا ئینسان خەجاڵەت نەبێت و لە بەردەمی پەروەردگاردا ڕووسپی بێت و وەڵامی پێبێت کە پێیان وتین ئەو عمر و ژیانەت لە چیدا سەرف کرد بڵێن خوای پەروەردگار لە عیبادەت و تاعەتی تۆدا سەرفمان کرد. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوای گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی وامان لێ بکەی کە پەشیمان نەبین لەو تەمەن و ژیانەی کە هەمانە. یا ڕەبی خوای گیان وامان لێ بکەی ئەو تەمەنەی بکەینە مایەی ئاوەدانکردنەوەی قیامەتمان مایەی پڕکردنی دەفتەری ئەعمالمان بەکردەوەی ساڵح و باش. یا ڕەبی خوای گیان هیدایەت و تەوفیقمان دەی ئەو ساڵە نوێیەمان کە ئەو ڕۆیەکەمین ڕۆژیەتی یا ڕەبی خوای گیان بە تاعەت و عیبادەتی تۆ بە ڕەزامەندی تۆ بەسەری بەرین. ئەگەر کەم و کوڕیەکمان هەبێت خراپەیەکمان هەبێت حرامێکمان خواردبێت تووشی ببین یا ڕەبی خوای گیان هیدایەتمان دەی کە تەوبەی لێ بکەین و بگەڕینەوە بۆ لای تۆ وامان لێ بکەی کە هەرچی خراپە و خراپەکاریمان کردووە لێی پەشیمان بین و هەوڵ دەین بە ئیمان و تەقواداریمان لە داهاتوودا هەموو خراپەکانمان لەسەر ڕەشکەیەوە.
یا ربی خوایان بە ئیمانەوە بمان ژێنێ و بە ئیمانەوە بمان برێنی هیدایەتی و تەوفیقمان دەی لەسەر چاکە بژین لەسەر چاکە بمرین ئەو تەمەن و ژیانەمان بکەینە مایە ڕەزامەندی تۆ بتوانین لەو ژیانەماندا ڕەزامەندی تۆ بەدەست بێنین یا ربی خوایان ئەتۆش عاقیبەت خێری دنیا و قیامەتمان کەی هیدایەت و تەوفیقمان دەی لەسەر چاکە بمان ژێنی و لەسەر چاکە بمان برێنی لە ڕۆژی قیامەتیشدا لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی هەموو لایەکمان بە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆت شاد کەی آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين